بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. آمين. بنراني برز خوشويست مسلماناني عزيز، سلام و رحمتي خواهی پروردگار برجه بسر همولایک من ده، خواهی پروردگار عاقبت خیر من بکا، سر برز و سر فرازی دنیا و قیامت من بکاتن، دهاتو من لرابردو من باشتر بکا، با مسلمانی بمان جنه، با مسلمانی بمان مرینه، با مسلمانی زندی من بکاتو انشاء الله تعالی. خۆشەویستان خۆشحاڵم کە لە بەرنامەکەتان بەرنامەی بەهاکان بە خزمەتان دەگەمەوە و خوازیارم خوای پەروەردگار ئەو بەرنامەی بخاتە تەرازووی چاکەکانمان و تەرازووی چاکەکانمانی پێ قورسکە. لە دەرسی 12 دێینە سەر بەهایەکی تر کە ئەویش سەخاوەت و بەخشندەییە. طبعا مصطلحێک زۆر مەشهوور بوو لە ناو کوردەواری خۆمان، قدیم باو باپیرانمان هەرەوەندەشیان لێوە دەزانی دەیانگۆ ئەسەخی و حەبیب الرەحمان، کابرای سەخی دەیانگۆ خۆشەویستی خوایە. طبعا ئەو فەرمودەیە و حەدیسە، طبعا بەڵام حەدیسەکە زوعفی تێدایە لەبەر هەندێک حەدیسەکەم نەیناوەتەوە، بەڵام مهم لە ناو کوردەواری خۆشماندا خۆشەویستانی خۆم ئەو خەسڵەتە جوانە زۆر جوان ڕەنجی دابوو، بە تایبەتی لە میوان دۆستی و لە هاوکاریکردن و لە دەستبارگرتن بۆ یەکتر و یعنی باوەڕتان بێتن بە تایبەتی دوو منطقە زۆر زۆر مەشهوور بوون، ناچارم کە ناویان بدەم باڵەکایەتی و پشدەر و بیتوێن و ئەوانە زۆر عەجایب بوون بۆ مەسەلەی سەخاوەت و بۆ مەسەلەی میوانداری و بۆ مەسەلەی میوان دۆستی و ئەوانە. ئەو خەسڵەتە جوانە طبعا گەردەنم ئازاکەن منطقەی بڵێ خزمانی سوورچایەتی و دەوروبەر و ئەوانە هەمووی هەروە بوون، بەڵام چونکەمە قەدیم لەو منطقانە بووین زیاتر گوێمان لەو دوو شوێنانە بووە. لێرانەوەی کە مەبەستمە بیڵێم وەکو باقی بەهاکانی دیکە بەداخەوە دەڵێم ئەو بەهایەش هوردە هوردە لە ناو خەڵکدا کەم بۆتەوە بەهۆی بوونی مەطعەم و بەهۆی بوونی فندەق و شوێنی مانەوە و ئەوانە خەڵکەکە ئەو بەها بەرز و پیرۆزەی پشتگوێ خستووەوە، ئەو پاداشتە گەورەی لەدەست داوە کە مەسەلەی میوانداریە و میوان دۆستیە و وەبەخشینە و هاوکاریکردنە و یعنی تەماشا دەکەی جاری وایە کابرا نزیکترین کەست ئەلەوێن دەرێجیان جاری وایە میوانەکە بۆ خۆی ناچێ بۆی کە کابرا نەچێتەوە وێن دەرێ، ئەوە شەیە جاری وایە میوانەکە بۆ خۆی دەڵێ وەڵای کاکە با نەچمە هیچ شوێنێک بۆی کەس لە دەرکەم نەداتن. تەماشا دەکەی کە زۆر تەکلیفی لێ دەکا کاکە وەڵا نانم خواردووە، نانتە کوێ خواردووە؟ وەڵا نانم لە مەتامێ خواردووە. یعنی ئۆتۆماتیکیە نوات لێ دەکاتن کەواتە توش کە هاتیە شارەکەی من مەطعەم زۆرن، بڕۆ لە مەطعەمەکەی نانی بخۆ و تەلەفۆنم بۆ مەکە. پێویستە لەسەر ئێمەی موسڵمان ئەو بەهایانە زیندی کەینەوە و تەماشا دەکەین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵەوەی کە سەردەمی وان سەردەمێک بووە خواردن نەبووە بیخۆن، نان نەبووە بیخۆن، ئەوەندە فەقیر و هەژار بوون، بەڵام کە میوان هاتووە دەستیان بەڕووی میوانەوە نەناوە، هەرچی کە خوای گەورە تەبارەک و تەعالە بە قسمەتی کردبن لە پێشیان داناوە. جا و خاڵەمە بەسمە تۆزی هەڵوەستەی لەسەر بکەم، ئەوە زۆر گرینگە خۆشەویستانی خۆم. ئەگەر ئینسان باری قورس نەخاتە سەر شانی خۆی بۆ میوانداری قەناعەت بکەن، میوانداری و بەخشندەیی و سەخاوەت و ئەوانە زۆر زۆر جوانتر و باشتر و ڕازاوەتر دەبێت لە نێوانماندا. یعنی بۆ نمونە کابرا کە دەڵێ کاکە من میوانم ئەو عادەتە خۆشخوازیارم کە ئەوە تۆخکەینەوە کە میوانە کاکە نیوەڕۆی چمان هەیە تۆزوکەک ئاوی زیاد کۆکو پێغەمبەرە فەرمی عەلەیهی سەڵات وسەلام. مەچوو مەسەلەن تەکلیف بکەی پارەت پێنیە پارە قەرزکەی بچی مەسەلەن 5-6 نەوە خواردن وەڵام میوان هەیە، ئێوە زگەش کە تێر بوو چ بەخوا بە جیسکی پڕکەی و چ بە نیسکی پڕکەی هەر وەکو یەک، هەردووشی برای یەکن جیسک و نیسک، بەڵام هەتا مەعیدەکە تێر دەبێ، هەتا زگەکە تێر دەبێ،
طبیعەتی ئینسانی وایە خواوا خەڵقی کردوون. خۆشەویستانی خۆم، ئینسان کە برسی بوو تەماشە دەکەی ئەو برسیەتیە یەکەم پاروەنانت زۆر بە تام و چێژ و لەزەت دەبێتن. پاروەنانی دووەم وەکو یەکەم نابێت کە هەمان خواردنە. پاروەنانی ئاخری زۆر بە بێزەوە دەیخۆی، یعنی دەڵێ کاکە وەڵای چی دیکە بخۆم تێک دەچم. هەمان ئەو خواردنەشە کە بیدایەتی ئەو تام و چێژ و لەزەتت لێ کردووە. چونکە ئینسان کە تێر بوو ئیشتیهای نامێنێ، حەز و ئارەزوی خواردنی نامێنێتن. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ڕۆژێ میوانی دێن، میوانەکانی خۆی کەس هیچ نابێت لە ماڵەوە بیانداتێ. بە هاوڵان دەفەرمێ چێ ئەو میوانانەی پێغەمبەری خوا دەباتەوە عەلەیهی سەڵات وەسەلام. ئەبوو تەڵحە ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ ئەمنەی پێغەمبەری خوا دەچێتەوە بە خێزانی دەڵێتن، دەڵێت چمان هەیە؟ دەڵێ وەڵای بەس خواردنی منداڵەکانمان هەیە. ئەم شەوها نەک بڵێ وەڵای هەفتەیەکی هەندێک خواردنمان هەیە بۆ منداڵەکانم داناوە ئەم شەو بیان دەمێ. ئەی تەکبیر دەفەرمێ و میوانی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام منداڵەکانت بنوێنە بیان غافڵێنە تا خەویان لێ دەکەوێ، دوای خواردنەکەی بێنە لە پێش میوانەکان دانێ، ئەمیش خۆم دەغافڵێنم لە کاتی دانانیشتەکەی قەندیلەکەی بکوژێنینەوە بکەوێتە خوارەوە بۆی میوانەکان بە وا بزانن ئەمیشنانیان دەگەڵ دەخۆن بۆی کە هەموو نانەکەی بخۆن و تێر بخۆن و ئێمە بە برسێتی بمێنینەوە. ئەو خەسڵەتە جوانە ئەمڕۆ خۆگەمە دەیان میوانیشمان بێتن وەچوانمان بەسەر نایەتن، ماڵەکە وچ کابرای گوتی گەستی لێ نادرێتن، خواردنی هەر تێدا دەمینێتن. لەوانەیە کابان تۆزێ بێتاقەت بێتن زیاتر مەسەڵەن خۆی ماندووکا بە شیو لێنان و بە ڕازاندنەوەی مقەبیلات و بەزم و ڕەزمیێت، توانێ هەندە خۆی ماندوونەکە شتێکی سادە حازرکە بۆی کە هەم عەفوەن ئەو میوانە بە ئیسراحەت نان بخوا و هەم ئینسانیش قالبی سووک بێتن بۆ میوانداری. چکە بەڕاستی ئەگەرە تۆ ئەو هەموو تەکلیفەت بکەوێتە سەر وەکو ژن هینانی ئێستای کە لێ هاتووە کابرا هەندە داوای زێڕی دەکات دەڵێ وەڵا ژنە ناینم، ئەویش کە تەکلیفی هەندە بکەوێتە سەرشانی بۆ میوانداری دەڵێ وەڵای کاکە خۆ لە میوانان دەشێرمەوە کە میوانێکشم بین و ڕووی دەولای دەکەم بۆی کە نەمبینیوە. ئەوجا سەخاوەت و بەخشندەی خۆشەویستانی خۆم بەشێکە لە ماڵبەخشین و لە ئینفاق و لەوانە کە خوای گەورە تەبارەک وتەعالە لە دەیان ئایەت تەشجیعی کردوین کە ماڵ و سەرۆت و سامانی خۆمان ببەخشین کە خوای گەورە پێی داوی کە هیمەن ئێمە بەڕوت و قوتی هاتینە ئەو دنیایە هیچمان نەبوو. خوای گەورە ماڵەکەی پێداوین دەشفەرمی ئەو ماڵەی ببەخشە بۆی کە زیاترت دەمێ. لەوەرە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کە بیلالی حەبەشی لەسەر بەیتولمالی موسڵمانان دانا فەرمووی ئەنفق یا بیلال ولا تخشى من ذي العرش إقلالا، أي بلال ببخشة ما ترسل خاون عرشك كميكات لفرموديش كذا فرمي ما نقصت صدقة من مال، صدقة مال كمناكات خوي زكاة كلمة زكاة لزمان عربي لزكاة وهاتو يعني نما يعني زيادة كرت كلاكي كرت زوربو أو جاء بچین خزمەت هەندێک لەو ئاەتانەی کە تەشجیعی ئینسانی ئیماندار دەکەن بۆ بەخشین و بۆ بەخشندەیی و بۆ سەخاوەت و ئەوانە. طبعا کاتێک ئینسان دەتوانێت سەخی بێ بەڕاستی کە ماڵەکەی دڵدا نەبێت. لەبەرەوەش خوای پەروەردگار تەبارەکە کە باسی ماڵ بەخشین دەکات دەفەرمێ ئەوەی کە لە دەستاندایە بیبەخشن. یعنی چی؟ ئیحایەکە خوای پەروەردگار تەبارەک وتەعالە پێمان دەفەرمێ ماڵ لە دڵدا منێن، دڵ شوێنی خۆشەویستی خوایە. معقول نییە خۆشەویستی شتێکی دیکە لە ناو دڵتدا دابنی. هەر دڵێک غەیری خۆشەویستی خوای پەروەردگاری تێدا جێگیر بوو ئۆقڕەی گرت ژیان تێک دەچێتن، مەوازین تێک دەچن، ئینسان ناتوانێت تام و چێژ و لەزەت لە ژیان بکات. بەڵام کاتێک کە ماڵ لە ناو دەستدا دەبێ ناشفەرمێ ببەخشن لەوەی کە دەبەرکەکانتاندا و دەڵێ دەبەر چێشی دامەنێن، ببەخشنەوەی کە لە دەستاندایە، لەبەرەوەی ئەوەی کە لە دەستدات و ئەو دەستانە ئیشی زۆری پێ دەکەی. حتمەن کە ئیشێکی دەکەی دەبێت شتێکی بۆ دانێت تا مەجال هەبێ ئیشێک بەو دەستەی بکەی. یعنی ئێستا بۆ نمونە گڵاسێکە دەو دەستەی دابێ، مڵاکێکی دەو دەستەی دابێ، هەتا پارۆنانێکی خۆیان دەبێ گڵاسەکەی دانێ یان دەبێ مڵاکەکەی دانەی. ئەو ماڵەشت کە دەدەست دەفەرمێ بیبەخشە بۆی کار و چالاکی دیکەت پێ بکرێتن. دا کاتێک کە ماڵ دەدەست دابوو
کوردەواری خۆمان مستەڵەحی زۆر جوانیان بۆ بەکارێنە دەفەرمون ماڵ چڵکی دەستە چڵک ینی ئەو پیسایی کە لەسەر دەستدا کۆ دەبێتەوە یعنی کە دەیشۆی جوان جوان پاچێک هیچ پێوە نایڵی پاشی سعاتێک دو سعاتی دیکە پیسایەکە لەسەر دروست دەبێتەوە ماڵی شوایە ماڵ چونکە مەزدەری بەخشین و دانەکەی چیە تۆ نی ئەمن نیم خوایە تەبارەک وتەعالە وفي السماء رزقكم وما توعدون خوای گەورە تەبارەک وتەعالە خاوەنی ئەو ماڵ و سەرۆت و سامان و ڕزقەیە ئەو پێدەدا ئەمریشت پێدەکا کە بیبەخشی ئەو جا خوای پەروەردگار لە سوورەتی ئەلبەقەرە ئایەتی 215 دەفەرمێ یەسئەلونەکە ماذا ينفقون ئەی محەممەد عەلەیهی السەڵات وەسەلام لێت دەپرسن چ ببەخشن سەخاوەت بە چ بکەن قل ما أنفقتم من خير ئەو شتە چاکانەی کە لە بەردەستاندانە ئەو شتە چاکانەی کە هەتانن ئەوانە ببەخشن بەڵام بۆچێ لە بۆ دایک و باوک لە بۆ خزمەکان لە بۆ یەتیمەکان لە بۆ فەقیر و هەژارەکان لە بۆ ئەو کەسانی کە ڕێیان لێون بووە لە ئاخیری چ دەفەرمێ وما تفعلوا من خير فإن الله به عليم هەر چاکەیەک دەکەن هەر خێرێک دەکەن هەر حەسەناتێک دەکەن خوای پەروەردگار پێی ئاگادارە یعنی چی یعنی بەلاش ناڕوات بەس یەک شت زەرورە کە دەیکەین لەو قەزیانە خوا پێمە بەست بوونە هەر کار و کردەوەیەکی کە بیکەین لەوەی کە بەس خوامان پێمە بەست بێ گومانتان نەبێ بزر نابێتن لای خوای پەروەردگار تەبارەک وتەعالە هەر لە سوورەتی ئەلبەقەرە ئایەتی 262 دا دەفەرمێ الذين ينفقون أموالهم في سبيل الله ئەوانەی کە لە پێناو خوادا ماڵی خۆیان دەبەخشن سەخاوەت دەکەن بەڵام ثم لا يتبعون ما أنفقوا منا ولا أذى بەڵام لە دوای بەخشینەکەیدا چ شتێکی بەدوادانایە من و ئەدا چییە من بە چاودادانەوەیە و بیرهێنانەوەیەتی ئەمن نەما بە هەری فەقیر دەبووی ئەمن نەما بە ژنت بۆ نەدەهات ئەمن نەما بە خانیت بۆ دروست نەدەکرا ئەمن نەما بە قەرزەت بۆ نەدەدرانەوە ئێجارێک دوو کابراوڵا پێی خۆش هەری قەرزدار بە پێی خۆش هەر ژنی نەبا پێی خۆشە خانووی نەما بەڵام هەندێت بە چاوەندا نەداباوە ئەوجا ئەداش بە هەمان شێوە دەبینی جاری وایە لە مەجلیسێکی دەڵێ وەڵاهی ئیشاڵڵا خوای گەورە ناشی کاتە ڕیا بەسە و برامان لێرانە من هەموو قەرزەکانم بۆ دانەوە یان خانووەکەم بۆ دروست کرد شکاندنەوەی ئینسانەکەیە ئەزیەت پێگەیاندنی ئینسانەکەیە ئەو جا خوای پەروەردگار تەبارەک وتەعالە دەفەرمی ئەوانەی کە ئەو دوو خەسڵەتەیان نین وە لە پێناو خوای گەورەشدا دەبەخشن لهم أجرهم عند ربهم ولا خوف عليهم ولا هم يحزنون پاداشتی نەبڕاوەیان لای خوای پەروەردگار دەست دەکەوێ و ترس و بیم و خەوف ڕویان تێناکە کە خوای پەروەردگار لەو کاتێک کە خەڵک دەترسێ لەو کاتێک کە خەڵک دڵی دەلەرزێ ئەوان بە ئۆقڕەیی و بە ئیسراحەت دانیشتوون ئەوجا لە ئاخر ئایەت خۆشەویستان کە دوێمە سەر فەرمودەیەکی تری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە دەفەرمێ لە سوورەتی المنافقون ئایەتی دا وأنفقوا مما رزقناكم ببەخشن و سەخاوەت بەوەی بکەن کە پێمان داون ناش فەرمێ سنفی ماڵەکەی ئاگاتان لەبێ دیار ناکات لەبەرەوەی جاری وایە دەبینی خەڵکەکە پێویستی بە جلوبەرگە خەڵکەکە پێویستی بە ماڵە خەڵکەکە پێویستی بە خواردنە خەڵکەکە پێویستی بە هاوکاریەکی دیکەی معنەویە دەفەرمێ لەبەرەوە دەبوو ئەنفقوا مما رزقناكم ئەوەی کە پێمان داون بۆ دەفەرمێ من قبل أن يأتي أحدكم الموت پێشەوەی کە مردن پێتان بگا چونکە هەمومان دەمرین پێشەوەی کە مردن لە دەرگەمان بدا دەفەرمێ ئەو خەسڵەتە خۆتان دازیندوو بکەنەوە بەڵام کە ئینسان لەسەر مەرگدا جامنەوە لێرە وەسیەت بۆ هەموو ئەو کوڕ و کچانەی کە دایک و باوکیان هەنە و خوا پێداون خێران ناکەن لێتان وەسیەت بێ خێرتان دەگاتە هیچ خێر و سەدەقەیەکی بۆ ئەو دایک و باوکانتان مەکەن مادام ئەو دایک و باوکە ئەوەندە ڕەزیلن ئەوەندە قرچۆکن ئەوەندە چاوچنۆکن بە ماڵی خۆیان خێر بۆ خۆیان ناکەن باوەسێت نەکەن بە ماڵی وەڕەسەی خێریان بۆ بکرێت ئاگاتان لەو خاڵەی هەبیت ئەمڕۆ پارەکە لە بەردەستی تۆیە بۆ داوات تکا دەکەی لە منداڵەکان وەڵا ئەوم بۆ بکەنە خێر بۆ خۆت پیاونی بۆ خۆت ژنی بۆ خۆت نایکێ خێر و سەدەقە بۆ منت لە منداڵەکانت هەڵدەگری ئاخر ئەو منداڵانەکە یەکیان ڕازی نەبێ خێرەکەت دروست نییە ئەوڕۆ ماڵی تووە لە سەرێکی دامەنێ وەکو بانکەی لەسەری تەشبیه نەبێ کەوتووی کەس نزانێ و پارێک چ لێ دەکەی
تا لە ژیان دامای بیکە خێر و سەدەقە پێویست ناکە وەسیەت کە وەڵا پاش مردنم مزگەوتم بۆ دروستکە پاش مردن نزانم چم بۆ بکەن لەبەرەوە دەفەرمێ من قبل أن يأتي أحدكم الموت چ دەڵێ پێشەوەی کە مردن لێ نزیک بێت و جا ئەو جات دەڵێ چی فيقول ربي لولا أخرتني إلى أجل قريب فأصدق وأكن من الصالحين خوا تۆزش دیکەم عمری بدەیە بە هەندەکە و ماڵی سەرف کەم و بیکەمە خێر و خێرات و بمە پیاوێکی چاک بەکەلێک چ دێ ئەوە بەکەلێک نایەت ئەو جا خۆشەویستانم بێنی سەر فەرمودەیەکی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام طبعا کەس وەکو پێغەمبەری خوا لە بەخشین و لە ماڵ بەخشین و لە سەرەوت و سامە حتا جلوبەرجی بەریشی زۆر عەجایب بووە هەر کەسێک بە پێغەمبەری گوتبایە عەلەیهی سەڵات وسەلام ئەوە جوانە دەیفەرموو پێشکەش دەبیت ئەوەندە ئەو دنیا لای پێغەمبەری خوا هیچ نەبووە ڕۆژێ ئافرەتێک وەکو جوبەیەکی دروست کرده بوو نەخشاندە بووی زۆر جوان بوو پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وسەلام پێویستی پێ بوو جلوبەرجی نەبوو پێشکەشی پێغەمبەری خوای کرد عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام قبولی کرد و دەبەری کرد پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کە سەحابەیەک پیاوێک لە سەحابەکان بینی ئەوەندە جوان بوو دەبەر پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی پێغەمبەری خوا بەخوا ئەو کراسەتیان ئەو جوبێت ئەوە زۆر زۆر جوانە بیدە من کاک ئاخر جوانەمیش لە هەندێم دەبەکرد بکەی جوانە خوا زیاد هات تەماشەک و پێغەمبەری حراز کردو عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی بەڵێ بەسەر چاو چوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام جوبەکەی بۆ داکەناند سەحابەکان ڕەحمەتی خوایان لێبی زۆریان گلەی لێکردن لەو پیاوەتی ڕەحمەتی خوات لێبی پێغەمبەری خوا محتاجە جلوبەرجی نییە ئەو جلوبەرگیان بۆ کردو تووەڵا پێم خۆش بۆکو تەبەڕوک لە پێغەمبەری خوای وەرگرم عەلەیهی سەڵات وسەلام دەبەری کردوکو تەبەڕوک ئەوەی بکەم و بەشقم ببێتە کفن و بەکاری بێنم بۆ کفنەکەم ئەوە مەبەستی هەبووە بەڵام مەبەستم چییە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تاکە جلێکە پێویستی پێ بووە داوایان لێکرد ئەویشی بەخشی و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمودەیەکی تری ئەبوو هورەیرە دەهاتووە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کە بۆمان دەجێڕیتەوە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام لەو کان لی مثل ئوحود ذهبا والله ئەگەر بەقەدەر ئوحود زێڕم هەبێ بەقەدەر چێوی ئوحود زێڕم هەبێ کەڵەکەی کرد بێ لەسەر یەک دەفەرمێ نایەڵم سێ ڕۆژان لە ماڵی من بمێنێتەوە نایەڵم سێ ڕۆژان لە ماڵی من بمێنێتەوە هەمووی لە پێناو خوای پەروەردگاردا دەبەخشم هەمووی لە پێناو خوای گەورەدا دەبەخشم لەبەرەوەش ماڵی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە ڕئیسی دەوڵەت بووە کە پێغەمبەری خوا بووە مەوای فەقیر و هەژار و نەداران بووە هەرچی کە پێویستی بووە هەرچی کە محتاج بوو هەرچی کە بوو هاتووەتە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کابرایەک هاتە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە ئەبوو موسا بۆمان دەجێڕێتەوە دەفەرمێ هات داوای لە پێغەمبەری خوا کرد عەلەیهی سەڵات وسەلام ئەی پێغەمبەری خوا بەشقم شتێکم بدەیت پێغەمبەری خوا کە لە بەردەستی دابایە هەرچی داوای لێ کرد با دەیدایە گوێی لێ نەبوو وەڵا کاکە بۆ ئەوەندەی با هەڵگرمە تا خەڵکی دیکە داوا دەکات خوا گەورەی بۆ ئیدی کات دەفەرمێ ئەوەندەی مەڕوو بزندانێ بەقەدەر یەک دۆڵی بوون هەمووی دانەوی کابرا بە پەلە چۆ ناو خزم و کەسەکانی خۆی فەرمووی یا قەومی ئەسلیم و خەڵکی نەکوڕە فریاکەون موسڵمان بن شایەتمانی بێنن واللهی لە لای پیاوێک هاتوومەوە لە لای محەممەد عەلەیهی سەڵات وسەلام وا دەبەخشیتن قەت لە فەقیری و هەژاری ناترسێتن هەجاری وە ئەو بەخشین و ماڵ بەخشینە دەبێتە مای هیدایەتدانی خەڵکیش جا لەبارە دێشەگە لایەتان بێ لە سەرەتاوەش گوتم ماڵ بەخشین و خێر و چاکەکردن تایبەت نییە بە ئینسانی موسڵمان دەتوانی لەگەڵ کابرایەکی بێدینیش کابرایەکە مەسەلەن مەسیحیش کابرایەکی نەسڕانیش کابرایەکی یەهودیش ئەوانەی کە مەسەلەن محتاجوانەنە بۆی بزانن خەڵکی ئیمان و خەڵکی موسڵمان خێر و چاکە و حەسەناتی خۆیان بۆ دەکەن بەڵام زەکات بە غەیری موسڵمانی ناشێت ماڵ بەخشین جیاوازە سەدەقە لەگەڵ زەکات کە واجبە خوای گەورە تەبارەک و تەعالە عاقبەت خێرمان بکات سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن تا حەڵقەی یان دەرسی سێزدە بە خزمەتان دەگەمەوە والسلام عليكم ورحمة الله وبركاته.